لا نريد منكم جزاء ولا شكورا هیچ ئەوەمان ناوێت لە خەڵکی سپاسگوزار بن یاخود دەستخۆشیمان لێ بکەن ئافرەتیش و پیاویش لە بەبێ مزگەوتی شێخ سعیدی پیرە جیاوازی نەتەوە بەبێ جیاوازیان بەبێ جیازی لێرە هێناویانە شۆردویانە تورکمان بووە هێناویانە عەرەب بووە هێناویانە کورد بووە شاهیدمان هەیە کە بەم شێوازێ و چەند کەسێکیش لێرە بە پیا و ئافرەتەوە هەمیشە خۆبەخشانە ئامادەن مردوەکان بشۆرن و کفن و عەتر و ئاوی گرم و بۆیلەر نازام ئەوەی پێداویستی بێ کارەبا ژووت تەرخان کراوە بە ئەو بابەتە ئەوەی کە لیژنەی مزگەوتن و ئاگاداری ئەو بابەتەن ئاگادار کراونەتەوە کەوا جەنازەیەک هەبووە بۆ شێوازە پرسیاریان کرۆ جەنازەکە چییە چۆن کەسێکە تاوەکو بیهێن لێرە بیشۆن و توانەکە کەسێک بووە کوژرا و تا دوایی ئەمانش طبعاً پرس ئەەکەن بە سەر و خۆیان بە ئاسایش و توانە بابیهێنن بیشۆرن و هیچ کێشەیەکیان نیە تەواو فعلەن موافقەمان داوە کە بیهێنن لێرە بیشۆرن و هیچ گرفتێک دروست نەبووە تا ئەو دەقەیەش بەڵام ئەوەی کە ڕاستی بۆ خۆیان نەیان هێناوەتە ئێرە واتە جەنازەکە نەهێنراوەتە ئەم مزگەوتە بشۆردرێ